سڵاتان لەبێ وەڕێزان. لە دانیشتێکی دادگایەکی تورکیادا لەسەر دۆسیەی ئەندامەتی بۆ کەچەکە 13 خوێندکاری کوردی زانکۆ سزای 9 ساڵ زیندانیکردن بۆ هەر یەکەیان بڕایەوە. پرۆسەی دادگایکردنەکە لە شاری سیواز بەڕێوەچوو بۆ ئەو خوێندکارانەش ساڵی ڕابردوو بە تۆمەتی کارکردن لە ڕەخستنی قەدەغەکراودا کە ئەمە بەست لێ ڕەخستنەکانی کۆما جڤاکین کوردستانە دەستگیر کرابوون. هێزی پێشمەرگە لە شاری کەرکووک و بەتایبەتی لەو شوێنانەی نزیکن لە سوپای عێراقەوە خرانەتە ئامادەباشیەوە و ئەگەر هەیە گرژی لە نێوانیاندا ڕووبدات. بەپێی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە دەست ماڵپەڕی ئێنارتی کەوتون فەرماندەی پرۆسەکانی دژلە لە پارێزگای کەرکووک فەرمانی بە هێزەکانی سوپای عێراق کردووە بۆ نزیک بوونەوە لە هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانەی کە لە مانگی ڕابردوودا تێیدا جێگیر بوون و نزیکن لە هێزەکانی سوپای عێراقەوە وەکو چەند ناوچەیەکی باشووری کەرکووک و ناوچەی پیشەسازی و چەند گوندێکی عەرەبنشینی باشوور و ناوچەی تۆپزاوە. دوای ئەوەی لیوای 16 فەرقەی 4 سوپای عێراق کە بە لیوای 16 سلێمانی ناسراوە بڕیاری گۆڕینی فەرماندەی لیواکە و گواستنەوەی شوێنی جێگیربوونی لیواکەی ڕەت کردەوە کە ئێستا لە نزیک دووسخورماتون وەزیری بەرگری عێراق بانگهێنشتی فەرماندەی لیواکەی کرد بۆ بەغدا بۆ گفتوگۆکردنی ئەو مەسەلەیە کاتژمێر 9 من و چی حسێن لەگەڵتان دەبین بۆ درێژەی هەواڵەکان لە کەناڵی ئێنارتیەوە. هەمیشە لە خۆشی دابن.